ئەم مۆبایلی کۆمپانیای ڕێلمی نوێترین زنجیرەی کۆمپانیای ڕێلمیە کە ئێستا لە بازاڕەکاندایە و بە نزیکەی مانگێکە لە لای ستافێک پلەسە سەرجەم دۆخەکانی کامێرا چارەسەر کرد و هەروە باتریمان تێست کردووە و ئەزمونمان کردووە. ئەم مۆبایلی ڕێلمی یەکێکە لە باشترین بژاردەکان لە نرخی خۆیدا و دەمانەوێت لەم ڤیددیۆیەدا تەواوی تایبەتمەندەکانی ئەم مۆبایلە و ئەزمموی ئێمە لەگەڵ ئەم مۆبایلە لەگەڵ ئێوەدا هاوبەش پێ بکەین. بەڵام جارە پێشەوە بچینە سەر باسکردنی تایبەتمەندەکان با لە کارتۆن دەرنانی مۆبایلەکە ببینین و دواتر دەگەڕێنەوە لاتان. ئەمەی بینیتان لە کارتۆن دەرنانی مۆبایلەکە بوو. هیوادارم بەدڵتان بێ. من مەسوول باسم لە تێکڵەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە لە ڤیددیۆیەکی نوێ بۆ پێداچنەوە بە بەرهەمێک و مۆبایلێکی نوێ کۆمپانیای ڕێلمی ئەمڕۆ لەگەڵتانی. پێمان پێشەوە بچینە سەر باسکردنی بەرهەمەکەمان و هاوبەش پێکردنی ئەزمموی ئێمە لەو ماوەی ئەو مۆبایلە لەلای ئێمە تاگە بینەرێکی نوێ سبسکرایب چەناڵەکەمان بکە، هەروە لایک شێر و ڤیددیۆکان لەبیر نەچێ و زەنگوڵەکەش چالاکە بۆی لە کاتی دانانی ڤیددیۆی نوێ ئاگەنامە چەناڵەکەمان بێ خۆشەویست بکە. ئەم مۆبایلی لەبەردەستی ئێمە مۆبایلی ڕێلمی 15 5G نوێترین مۆبایلی کۆمپانیای ڕێلمیە کە ئێستا بە فەرمی لە بازاڕەکاندایە بۆ فرۆشتن. ئەم مۆبایلە بەراورد بە نرخ و بەو تایبەتمەندیانەی هەیەی یەکێکە لە باشترین بژاردەکان و دەتوانم بڵێم ڕکابەری سەرسەختی ڕاندەکان و کۆمپانیەکانی تر دەکات لەبەرەوەی کۆمەڵێک خاڵی بەهێز لە مۆبایلەدا هەیە و ئەزمموی خۆمان لە ماوەی مانگی لەلای ئێمە بووە بۆی خۆشەویست هاوبەش پێ دەکەین و تایبەتمەندەکانیشی باز دەکەین. لە ڕووی دیزاینەوە ڕێلمی 15 5G دیزاینەکەی لێکژێری ماتریال دیزاینە کە دیزاینێکی لێکژێری زۆر جوانی هەیە و کێشەکەشی زۆر سووکە کە تەنیا 185 گرامە، ئەستوریەکەش تەنیا 7.6 میلیمەترە کە دەتوانم لە ڕووی چێش و لە ڕووی ئەستوریەوە مۆبایلەکە ئاسوودەیەکی زۆر باش پێ دەبەخشێت و باتێج قەبارە گەورەشی هەیە و کێشەکەشی زۆر سووکە. بێگومان مۆبایلەکە بە هەردوو ڕەنگی سویت تایتانیوم یاخود سویت تیتانیوم و هەروەها سلکی پینک بەردەستراوە بۆ فرۆشتن کە دوو ڕەنگی جیاواز و زۆر جوانە و هەروەها بۆم ساڵ کۆمپانیای ڕێلمی پرۆ پلس یاخود مۆدیلی پرۆ پلسی لاداوە تەنیا دوو مۆدیلی هێشتۆتەوە کە ڕێلمی 15 5G لەگەڵ ڕێلمی 15 پرۆی 5G. ئەگەر سەیری لاکانی بکەین دەبینین مۆبایلەکە لە لاکانیدا تەختە و لە بەش لای ڕاستدا دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجشمان هەیە و لە بەش سەرەوەدا مایکێک بوونی هەیە لەگەڵ بوونی بڵندگۆ یاخود بڵێن سپیکەرێک. لە بەشی لای چەپ هیچ شتێک بوونی نییە و لە بەشی خوارەوەشدا دەرچەی سیمکارتمان هەیە و مایکێک بوونی هەیە و دەرچەی بارگاوێکی شێوەی تایپسیمان هەیە و خۆش بەتانە مۆبایلەکەشمان پشتگیری لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات و لە ڕووی دەنجیشەوە دەنجێکی زۆر ناوازە و پێخەوشی هەیە و هەروەها مۆبایلەکە خاوەندارەتی لە بڕوانامەی IP69 دەکات کە بەرزترین بڕوانامەی بەرگەگرتنە بۆ ئاوتۆس و دەتوانێت مۆبایلەکە تاکومەدای 2 متر بۆ ماوەی 30 خولەک لە ژێر ئاودا بەرگە بگرێت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە کە لەم مۆبایلەدا بوونی هەیە. و مۆبایلەکە لە بەش پێشەوەدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی تەخت دەکات و کامێرە سەلفەکەش لە بەش سەرەوە لە ناوەڕاستی ڕوونماکە جێگیر کرا و دواترش لە بەش کامێرە بە تێر تەسەلی باسی کامێراوە سێلفی و هەروە کامێرای دواوەشی دەکەین. بێگومان ئێستاگەر بینە باسکردنی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە سەرەتاش لە ڕوونمای مۆبایلەکە دەست پێ دەکەین. ڕوونمای مۆبایلەکەمان یەکێکە لە باشترین جۆری ڕوونماکان کە ئەمۆلیدا کە توانای نوێبوونەوەکەشی 144 هێرتزە و کۆمەڵێک تایبەتمەندی ناوازی تێدایە دەمەوێت یەکە بە یەکە باسییان بکەم. نوێبوونەوەکەشی 144 هێرتزە و ئاماژەم پێدا و هەروەها توانای وەڵامدانەوەی سەری 240 هێرتزە و ئەو پەڕی بەرزی ڕۆشنایی ڕوونماکەش لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ دەگاتە 4500 نیتز یەکێکە لە خاڵە بەهێزەکان. بێگومان بەرزی 3 پیکسلی ڕوونمای مۆبایلەکەشمان 387 ppi و 1 ملیار ڕەنگە کە 10 بیتە یاخود بڵێن 10 بیتە و جگە لەمانە 100% DCI-P یەکە. ئەمەش وا دەکات ڕەنگ و ئەو وێنە و ڤیددیوانەی لە نێو ڕوونماکەدا دەردەچێت وەکو ڕاستەقینەیە خۆی شامدا و ڕەنگەکانیش لە ڕووی ڕەنگەوە ڕەنگەکانی تێر بن و جوانترین ڕوونمامان بداتێت. بێگومان ڕوونمای مۆبایلەکەشمان داپۆشراوە بە چینی گۆرەلا گلاس کە بەرگەی شکان و بەرگەی زەبر و ڕۆشانیش دەگرێت. بێگومان ئەمە یەکێکە لە باشترین ئەو ڕوونمایانە کە لە ڕووی نرخ بەراورد بە نرخەکەی لەسەر ئەم مۆبایلەدا جێگیر کراوە و نابێ ئەوش لەبیر بکەین مۆبایلەکە تایبەتمەندی PWD مینجی تێدایە کە 3840 هێرتزە کە
ئەمەش وا دەکات لە کاتی بەکارهێنانی مۆبایلەکە هیچ تیشکێکی زیان بەخش لە ڕوونمای مۆبایلەکە دەرنەچێت و وازیانی بۆ چاوەکانمان نەبێت. لە ڕووی چارەسەرکەرەوە مۆبایلەکە چارەسەرکەرێکی زۆر ناوازی کۆمپانیای دایمەنستی لەسەرە کە 7300 پلەسە کە 4 نانۆمەترە با ڕایاڵەی 5G وەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G615 MC2 و یەکێکە لە باشترین چارەسەرکەرەکان دەتوانم بەراورد بە نرخەکەی بڵێم کە لەسەر مۆبایلە جێگیر کراوە کە ئەمەش وا دەکات لە بەشێکی زۆری یاریەکان پشتگیری لە 120 FPS بکات بە تایبەتی لە یاری PUBG موبایل کە ئێمە زۆر گرنگی بە یاری PUBG موبایل دەدەین و هەوادارێکی زۆریش هەیە. یەکمان ئێمە کۆمەڵە یاریمان لەسەر تاقی کردوتەوە و تێستمان کردووە ئاشتێکی زۆر باش پێشکەش دەکات و نابێ ئەوە لەبیر بکەین لەبەر ئەوە ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات جگە لە چارەسەرکەرەکەی خاڵێکی بەهێزتری هەیە کە ئەویش ئەوەیە مۆبایلەکە دەتوانین بڵێن ژوورێکی هەڵمینی هەیە یاخود بڵێن خاوەندایەتی لە ژوورێکی هەڵمین دەکات کە 7000 میلیمەتر دووجایە کە ئایرفلۆ VC-کەیەتی کە دەتوانین بڵێن 157 بەشی مۆبایلەکەی داگیر کردووە کە ئەمەش وا دەکات کە دۆخی مۆبایلەکە لە ڕووی گەرمبوونەوە جێگیر بێت و نێڵێ مۆبایلەکە بە ئاسانی گەرم بێت و لە یاریکردنیشدا مۆبایلەکە لە ئاستێکی جێگیر دەهێڵێتەوە و پارێزگاری لە مۆبایلەکەمان دەکات بۆ ئەوەی گەرم نەبێت و هەروەها باشترین ئاز لە ڕووی چارەسەرکەرەوە پێشکەش بکات. بێگومان ئەم مۆبایلە لە ڕووی بیرگەوە خاوەندایەتی لە دوو زۆر بیرگە و یەک زۆر ڕام دەکاتەوە بە بیرگەی 256 گیگابایت و بیرگەی 512 گیگابایت و جۆرەکەشی UFS 3.1 و ڕامی 12 گیگابایت بەردەست خراوە بۆ فرۆشتن. مۆبایلەکە لە ڕووی ئایاشەوە لەگەڵ چارەسەرکەرەکەی تێکەڵ کراوە و لەگەڵ گەیمیش تێکەڵ کراوە کە ئەمەش وا دەکات لە کاتی یاریەکان باشترین ئاست پێشکەش بکات لەبەر ئەوەی ئایژیری دەستکرد لە نێو سۆفتوێرەکە و هەروەها لەگەڵ چارەسەرکەرەکەشی تێکەڵکەش کراوە کە ئەمەش باشترین ئاستی یاریکردنمان دەداتێت و توانین بڵێن بۆ یاریە قورسەکان شتێکی زۆر ناوازەیە. ئێستا گەر بینە سەر باسی کامێرای مۆبایلەکە بێگومان مۆبایلەکەمان لە بەشی پشتەوە و لە بەشی پێشەوەدا خاوەندارێتی لە دوودانە کامێرای 50 مێگاپیکسلی دەکات کە پێشخراوە بە زیرەکی دەستکرد کە ئەنجامی زۆر باشمان دەداتێت لە ڕووی کامێرای سێلفی و هەروەها لە ڕووی کامێرای سەرچێوە. کامێرا سەرچێکەی 50 مێگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX882 کە دەتوانین بڵێن دوو ئەکسس OIS هەیە کە دژە لەرزینی ڕقەواڵەیە کە مەژوا دەکات لە کاتی ڤیدیۆ تۆمارکردن کەمترین لەرزینمان هەبێت و کامێرە دووەمیشمان لە جۆری ئەڵتراوایدە بۆ وێنەی گۆشە فراوان کە بە هەستەوەری کۆمپانیای ئۆمنی ڤیژنە کە 08D دەیە کە دەتوانین بڵێن ئەم کامێرایەش EIS هەیە کە دژە لەرزینی نەرمەواڵەیە و لەگەڵ سۆفتوێرەکەی تێکەڵکێش کراوە و لە بەشی پێشەوەشدا خاوەندایەتی لە کامێرایەکی سەلفی دەکات بە ڕوونی 50 مێگاپیکسل بە هەستەوەری کۆمپانیای ئۆمنی ڤیژن 50D کەم کامێرایەش بە هەمان شێوە تەکنۆلۆژیای EIS دژە لەرزینی نەرمەواڵەی تێدا جێگیر کراوە. بێگومان کامێرای پێشەوە و هەروەها کامێرای دواوە دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی 4K و 30 فریم لە چرکەیەکدا کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لە مۆبایلەدا هەیە. بێگومان ئێمە کۆمەڵێک وێنەمان بە کامێرای مۆبایلە گرتووە لە دۆخی گۆشە فراوان 1x 2x 5x 10x 20x لە دۆخی پۆرترێت وێنەمان گرتووە و لە دۆخی شێویشدا وێنەمان گرتووە دەتوانم بڵێم ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و لە ڕووی کامێرای سەلفیشەوە چەندین وێنەمان پێگرتووە و بە هەمان شێوە کامێرا سەلفیەکەشی ئاشتێکی زۆر باش پێشکەش دەکات و نابێ ئەوەش لەبیر بکەین کە تەکنۆلۆژیای AI لەم مۆبایلەدا زۆر پێشخراوە بە تایبەت لە ڕووی وێنە چاکردن و هەروەها لە دۆخی پۆرترێت و لە دۆخی شەودا کە دەتوانین چەندین دۆخی پارتی مۆدی تێدایە کە دەتوانی لە ڕێگەی ئایەوە سوود لە تایبەتمەندیەکانی ژیری دەستکردەکەی بینیت بۆ چاکردنی وێنە و هەروەها بۆ ئەو کاتانەی کە لە شەودا وێنەی دەگرین ڕووناکی تێدا کەمە و دەتوانێت وێنەکانمان بۆ ڕووناک بکاتەوە لە ڕوو ڕەنجشەوە ڕەنگەکانی چاک بکات کە ئەمەش شتێکی زۆر ناوازەیە لە مۆبایلدا بوونی هەیە و هەروەها لە ڕێگەی AI دجێنی دەتوانین وێنەکانمان لە ڕێگەی ڤۆیس کۆنترۆلەوە یاخود دەتوانین بە نووسین دەستکاری بکەین و ڕەنجی جلەکانمان بگۆڕین کە ئەمانەش کۆمەڵێک تایبەتمەندی ژیری دەستکردن کە بە خۆڕایی لە سیستەمی مۆبایلەکەمان دانراوە و دەتوانین سوودی لێ ببینین. بێگومان ئەگەر ئێستا بینە سەر باسکردنی باتری مۆبایلەکەمان لەگەڵ ئەوەی مۆبایلەکە ئەستورێکی لە ڕادەبەدەرکەمی هەیە و کێشەکەشی زۆر سووکە باتریەکەی قەبارە گەورەی کە 6500 میلی ئەمپێرە بە توانای بارگایبوونەوەی 45 وات کە دەتوانی بۆ ماوەی زیاتر لە ڕۆژێک مۆبایلەکە بەکاربێنی دەبێ ئەوەی بارگایی بکەیتەوە کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر گرنگە کە لەم مۆبایلەدا بوونی هەیە لە ڕووی باتریەوە و نابێ ئەوەش لەبیر بکەین کە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە نوێترین سیستەم یاخود بڵێن ڕووکاری کۆمپانیای ڕیلمی دەکات کە ڕیلمی UI 96 یاخود بڵێن ڕیلمی UI 6 و بنچینەش کراوە لەسەر ئەندرویدی 15.
و ئەم مۆبایلێکی زۆر باشە بەراورد بەو تایبەتمەندی و ئەزمموی ئێمە کردمان کە لە لامانە و بەراورد بەو نرخەیەکێکە لە باشترین بژار دەکات کە ئێستا لە بازاردا بوونی هەیە. مۆبایلەکە بۆ ڕامی 12 گیگابایت و هەروەها بێدگەی 256 گیگابایت بە نرخی 443,250 دیناری عراقی بەردەستخراوە بۆ فرۆشتن و بۆ ڕامی 12 گیگابایت و بێدگەی 512 گیگابایت بە نرخی 493,500 دیناری عراقی بەردەستخراوە بۆ فرۆشتن و دەتوانن بە ئارەزوی خۆتان کامە بیرگەتان ویست بیکردن و سوود لەم مۆبایلە بینن و مۆبایلەکە لە بیریش مەکەن بە گرنگتر ڕاستەقینەی کۆمپانیای ڕێلمی بۆ بازاڕەکانی عراق و هەرێمی کوردستان بەردەستخراوە بۆ فرۆشتن و ئێمە پێش سوپاسی کۆمپانیای ڕێلمی دەکەین کە متمانەی بە ئێمە بەخشی ئەم مۆبایلی بۆ ئێمە نارد بۆی ئەزمموی بکەین و ئەزمموی خۆمان لەگەڵ ئێوە هاوبەشی پێ بکەین. سابسکرایب چەناڵەکەمان لەبیر مەکەن، لایک و شەری ڤیدیۆکان بکەن تا ڤیدیۆی داهاتوو خوا گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.